ساڵانە پەیمانگەشە هەڵدەستێ بە سازدانی فیستیڤاڵی کولتوری ئاماز لە سازانی ئەو فیستیڤاڵە بۆ پاراستنی کولتوری کوردی و هەروەها ئاشنابوونی قوتابیەکانی پەیمانگە گەشە بە جلوبەرجی کوردی و خواردنی کوردی و کەلوپەری کوردی ئەو کەلوپەلانێکەوە باب و باپیرانمان بەکارهێناوە لە ڕابردوو و هەروەها ئەوە ساڵ بە ساڵ زیاتر ئەو فیستیڤاڵەی گەشە پێدەدەین و بەرەو پێشەوەی دەبێت لەم فیستیڤاڵەدا چەند شتێک نمایش کرا بۆ نمونە هەڵپەرچەی کوردی و هەروەها جلوبەرجی کوردی بە هەموو جۆرەکانیەوە و چەندین زۆر لە هەڵپەرچەی کوردی جگە لەوەش خواردنەکانمان هەموو نمایش کرد خواردنە قەدیمەکانی کوردەواری.